الكتاب يتلونه حق تلاوته أولئك يؤمنون به ومن يكفر به فأولئك هم الخاسرون. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا، من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن أصدق الكتاب كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. اللهم إنا نعوذ بك أن نشرك بك شيئا نعلمه، ونستغفرك لما لا نعلمه. اللهم بك نقول، اللهم بك نستعين، اللهم آمين. من الآن بريز برايانم خوشكانم، السلام عليكم ورحمة الله وبركاته. بەپشتیوانی خوای پەروەردگار لە بەرنامەی جوان خوێندنەوەی قورئان دێنەوە خزمەتتان بۆ ئومێدەی خوای گەورە بە فەضڵی خۆی، بە ڕەحمی خۆی، بە منەتی خۆی خوای پەروەردگار هەموو لایەکمان موفەقکا بۆ ئەوەی بتوانین لە قورئان خوێندنەکەمان و تا تێگەشتن و تا ئیش پێکردنی خالیسەن بۆ خوای پەروەردگار بێت و بەو شێوەش بێ کە لەسەر سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. لە بەرنامەی پێشووە باسمان لە ئەو ئەحکامی نونی ساکن و تەنوین کرد، بە سەریع ئاماژەی پێکەین. وتمان نونی ساکن ئەوەتانێک کە منەڵێم ئەن، من، من، بۆ نمونە ئەنعەمتە عەلەیهم. لە پاش ئەم نونەوە 29 پیتەکەی زمانی عەرەبی 4 یاسای هەیە، 4 حکمی هەیە. سیان لەو حکمانەمان خوێندووە. وتمان ئەگەر بێت و پیتەکانی حەلق گەرو أخي هاك علما حازه غير خاسرين، يعني همزوها عين حاء غين خاء لباش نوني ساكن بيت أبي أمن نبجواني دركين لا إظهاري كين لمخرجي خويا وان عليم حليم. عليم نونا كم بجواني خويا ينحتون ين نونا كم بجواني والله من أنت. أما بيتكاني إظهار ك باسمان کرد. ئیدغام وتمان 6 پیتەکە کۆ بێتەوە لە یەڕمولون. لام و ڕائەکەی ئیدغامی کاملی پێ ئەوترێ. یانی چی؟ یانی نونەکە نە مینگەکەی ئەمێنێت نە بەشە زبانیەکەی، کە چونکە پیتی نون لە بەشێکی لە ناو دەمۆ دەرەچێ. پێش زبانم ئەدا لە مەڵاژوم، مینگەکەی بەشی دووەمیان لە لوتۆ دەرەچێ. ئەڵێم ئەن من لوتم بگرم ئەو نونە دەرناچێ. کەوابوو لێرە کاتێ ئیدغام لەگەڵ لام و ڕا لە پیتەکانی یەڕملون ڕوئەدا ئیدغامی کاملی پێوتێ. یانی چی؟ یانی نە بەشە زبانیەکەم ئەمێنێ لە نون نە مینگەکەش. ئەڵێم مەڕ ڕەبوک، مەڕ ڕەبوک وانییە. ئەڵێم هودەل لیلموتەقین. هودەل هیچ نەما، یەکسەر بوو بە لام. ئەوەتانێک کەوا بوو پیتێکی ساکن لە پاش خۆی پیتێکی متحرک دێت. پیتە ساکنەکە تێ هەڵەکێشین لەوەی دووهەم. جا یا مینگەکەی ئەمێنێ کە نوقسانە، یا مینگەکە چونکە بەشێکە لە نون. بۆ نمونە ئێمە لە یومین یا مینگەیتیانیە، واو مینگەیتیانیە، کە کاتی ئەڵێم من یؤمن، من مینگەکە بوو ئەمە نوقسانە، ئیدغام بە غونەی پێ ئەوترێ. ئەمەشە دووبارە بوونەوەیە خوێندومانە. هەر وەکو باسمان کرد بینەری بەڕێز ئێمە ئەم بەرنامە زۆر بە سادەیی، زۆر بە سەریع بۆ ئەوە بوو کە برایە خوشکێکە لە ماڵۆیە، لە دوکانە، کەسێکە مەجای خوێندنینە لای مامۆسایەک، ئەوەنەی بتوانی خزمەتێکی کەمی بکەین تاوەکو نوێژەکەی ڕەوان بێت. بۆیە زیاتر سوورەتی فاتحا و ئیخلاص، قل هو الله أحد و ئایەت الکورسی و مەعوذەتەینمان هەڵبژارد کە زیاتر ئەو برا خوشکانش سوورەتی فاتحا و ئایەت الکورسییان خوێندووە تا ئەمڕۆ کە پێی ئەچێ سبەی کۆتا بەرنامەمان بێت. کەوا بوو ئیدغام، بەڵام ئەگەر بە درێژی باسکەین خۆ ئیدغامە بێت بە 4 بەشەوە. ئیدغامی متەماثلین کە دوو پیت متەماثل بەوە ئەترێ، بەو پیتانە ئەوتێ، بەو ئیدغامە ئەوترێ
مەخرەج و صفاتیان وەکو یەکن مەخرەج و صفاتیان وەکو یەکن کە کاو بنەڵێم لەهم میم ما کاو بوو هەردووکی میمم میم یەک مەخرەج و یەک صفات ئەڵێم لەهم ما بۆ نمونە من نەشا هەرچەندە ئەمە هەم متەماثیلەینە هەم لە ئەحکامی نونی ساکنە لەگەڵ یەرملوونە لەبەرەوە ئەڵێم من نەشا ئەمە بەڵام هەمانە متەجانیسەین متەجانیسەوتانێ مەخرەجیان یەکە بۆ نمونە تا ئەد دال ئەت ئەم سێ پیتە لە یەک مەخرەجۆ دەرەچن کە چییە تەرەفی زبانمان ئەدا لە سەروی ئەم دوو دانەوە ئەد کاوابوو چی بوو کاوابوو ئەم سێ پیتە بۆ پیانۆتێ متەجانیسەین مەخرەج دەرەجەیان یەکە دەرەجەی ئەی چێ صفاتیان جیاوە هەندێک صفات نەکەم و صفەتەکان کابوو کاتێ یەکەمیان سکون بوو دووەم متەحەرک بوو یەکەمەکە نامێنێ ئەبێ ئەوەی دووەمەکەین بە شەدا بۆ نمونەڵێم قەد تەبەیەنە کاتێک دال لەگەڵ تا یەک مەخرەجی ئەڵێم قەد تەبەیەنە بۆ نمونە تا لەگەڵ تا قالت طائفە ئەو کاتێک بێ بەچی قالت طائفة كابو بينتا تاءك نما ببطاء شددان دالك نما ببتاء أما متجانسين بيوي متقاربين بون من اللام لقراء مخرج لا يكون نزيك يك مخرجنيا وصفات شان لا يكون نزيكا بون الله قر ربي قر لام لقل راء أما كوتمان لبرنامج كاني بيشوا خوندمان إيه سبب شواني خواي پروردگار بيكورين سر إخفاء إخفاء بنري برز لزباني عربي كاتي لي أخفيت الشيء أخوة باداش خير أمري أنا بدأت أخصي أنا سر شاشة بوتان كاتي لي أخفيت الشيء يعني موشتم شار دوا سترته للا زاناني تجويد إخفاء بريتيا لا أن هو النطق بحرف بصفة بين الإظهار والإدغام كوابو اللي رأي باش موسى إخفاء شيء الله من أو بيتيك أي خوان وابوانا من نوني ساكن نونك يعني تنوينك نوني تنوينك نأوتاني إظهاري كم إظهار وتاني نونك لمخرجي خوي وبجواني خوان وابوانا من ألم ينحتون ألم أنعمت أن بقول لك الله بيتكان إظهاراته نأوتاني إظهاري كم بجواني نأوتاني إدغامي شي كم وكوشي وتم من ربك نونك هنما كابو إخفاء حالتك لبين إظهارا لقل شي كلام لبين إظهارا لقل شي لقل إدغاما بو لا إظهارا من جاي نون أمانيته لا إخفاء من جاي نون أمانيته لا إدغاما بيتي دوم أبيبا شددار لا إخفاء نابيبا شددار كابو بنتنا حالتكان هندي لحالتكان بجدار عار عن التجديد الشديتيانية بلام مع بقاء الغنة في الحرف الأول أما تاوكو جبجينكين زور النابتو بومان تولي ما مصا بيتكاني إخفاشية يا مزاني مان بيتكاني إظهار همزوها عينها غينخا ككوبو لو ديرا أخي هاك علما هذا وغير خاصي أيت ما بيتكاني إدغام ألم يرملون أي بيتي إقلاب تمان بريتيا لوي نون أكين بميم باشان من جاء إخوانين إخفاء أكين وكو إخفاء الشفوي ميم بقات با وننلم من بعد كاتي بو نون قش ببا نوني ساكن بيبا إقلاب كابو يكن بميم من بعد من تانا اليوم هيتش بوشاية كيتاني اليوم قشتو تيك بلام اعتمادي شناك مثل اليوم زياتر وكشون الله لم او اعتمادي ناك مثل زياتر داني بيانيم اليوم قشتو تيك نأوتاني الزور بقايمي نأوتاني بوشاي لبين يا نبي ان جا من كدر يجكمو الله من بعد والله بيوندي حبيستم اخفاء تواوكم بلان با بيوندي كبي حزناكم هيج كس باوكي محمد لسليماني اين لخدمت يا باب فرمي فرموا باوكي محمد قال السلام
السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. ماوەسەگیان باش شکر. الحمد لله باوکی محمد سپاس دەکەم. ماوەسەگیان مێ ڕادەستخۆشین بۆ بەرنامەکەت زۆر دەستخۆشیتان لێکەم بە درێژایی مانگی ڕەمەزان زۆر عیلاج بوون لەگەڵمان ئاماندوو بوون. دەستخۆشیتان لێکەم. بەس مامەسا من یعنی جا لە تەوەری بەرنامەکە دەبێت یەک پرسیار بکەم کە پرسیارێکی زۆر باوی ئێستەیە بڵێن ڕەمەزانانە کە بە زۆری و پرسیارە ئاراسی مامەسایان یاینێ کرێ بەس حەز دەکەم جەناب ڕووکردنەوەیەک لەسەرە و پرسیارەم بدەین ئینشاءالله. فەرموو باوکی محەممەد. پرسیارەکەشم ئەوەیە کە گوایە لە هەندێک مامۆسای ئاینی لە میدیاکانەوە ئەوە ئەو دوژێنرێکە کە گوایە ئەو ئافرەتانەی کە شیردەرن یا حەملیان هەیە کە طبعا ڕۆژوو ناگرنەوە ئافرەتانە کە دواییش بەس فیدیەکەی ئەدەن ڕۆژوەکە ناگرنەوە. ماوەسا حەزەکەم بە تەفاصیل زیاتر لەسەر ئەم بابەتەکە ئینشاءالله پرسیاری وەڵامی ئەو پرسیارم بیتەوە مەمنون ئەبوو. واللهی باوکی محەممەد من خوای گەورە پاداشی خێرت داتۆ. ئەم داوای لێبوردنەکەم لە هەموو بینەرێ چونکە باسەکەمان باسی جوان خوێندنەوەی قورئان و تەجویدە بەڵام پرسیارێک هاتۆتە پێش و هیچ عیلاقی بە بابەتەکەمانەوە نییە بەڵام هەرچۆن بێ من پرسیارەکەشم پێ خۆش بوو و ئومێدیشم وایە وەڵامەکەشی هەر برا و خوشکی ئەیبیسن ئەم وەڵامەی بڵاوکەنەوە ئەوەنەی کە پێکرێ بۆ ئێمە ئەو پرسیارەی کە کردی بینەری بەڕێزکە من داوا لێبوردنەکەم باسی جوان خوێندنەوەی قورئانە بەڵام ئەم پرسیاری ئەوەکە خوشکێک ئافرەتێک لە کاتی حەملە یا لە کاتی شیردانە هەندێ برا هەندێ مامۆسا فتوا ئەدەن ئەڵێن با ڕۆژوەکەی بە قەزا نەداتوە تەنها فدیە بدات. ئەم فتوا ڕەیەکی ئیبن عەباسە بەڵام زانایان فوقەها ئەڵێن ڕەیەکی لاوازە. بۆ من زۆر بە کورتی شارەتی پێکەم لەبەر بەرنامەکەمان لەبەر ئەگەر ئەسحاب فتوایەک بدا ئەو فتوا سەحابەکان هەمووی لێی بێدەنگ بن و حەدیثیشی لەسەر نەبێ پێوتێ ئیجماعێکی سکوتی وەرئەگیرێ. بەڵام ئەگەر سەحابەکان یەکێکیان فتوایەک بدا سەحابەیەکی کە عەکسی ئەوە قسەیە بکە ئەگەڕێ بزان بەڵگەی کامیان بەقووەتە. ئێگەر باشە سەحابە قسە بکا و پێچەوانەی حەدیثێ بێ حەدیثە حاشا ئەسحاب مخالفەی پێغەمبەریان نەکردو صلی الله علیه وسلم لەوەی کە بزانن بۆ دین گۆڕین ئەگینا ئینسان معسووم نین ئینسان کەوتووەتە هەڵەوە بەڵام فتوا بدرێ بڵێت شتێ بگۆڕن حاشا بەڵام سەحابەیان حەدیثێکی پێنەگەشتووە قسەیەکی کرد دوایتر حەدیثەکە هاتووە ئیتر ئێمە شوێنی فەرمودەکەی پێغەمبەرەکەمی صلی الله عليه وسلم. جا ئەو قسەی کە جەنابەت کردن ئیمامی عەلی لەو سەحابانەیە کە ڕەئی وایە ئافرەتی شیردەر ئافرەتێکە حامیلەیە بەتام ئافرەتێکە جسمی ساغ و سەلامەت بێ و دکتۆر بڵێ هی زەرەرێکی نەبێ ڕۆژەکەی بگرێ بەڵام ئافرەتێک کە زانی زەرەری بۆ خۆی یا بۆ مناڵەکە هەیە ئەو کاتە ڕوخسەتی پێدراوە کە ڕوخسەتی پێدراوە ئەبێ ئێمە یەکشت بزانین برا بەڕێزەکەم ئەویش ئەوەتانیە هەر چوار مەزهەبەکە ئیمامی ئەحمەد شەیخی ئیمامی بوخاری بووە ئیمامی مالک شەیخی بوخاری بووە ئیمامی شافعی ئەو فەقیهە گەورە ئیمامی ئەبوو حەنیفە تابعی بووە هەر چوار ئیمامەکە یەکدەنگن ئافرەت کە حامیلە بوو یا شیر بداتە مناڵ حکمی وەکو نەخۆشە ئەبێ ڕۆژوەکەی بە قەزا بداتوە. ئەی باشە بەڵگەی لەکوێ وەریان گرتووە پێغەمبەری خۆشەوی صلی الله عليه وسلم ئەفەرمێت إن الله وضع عن المسافر نصف الصلاة والصوم دوباره اكمل جاء فرميه وعن الحبلى والمرضع كاباوكي محمد لقلمي بلان باولا مكان تماشان فرمدي صحيحة شيخ الباني فرمي فرمدي صحيحة شيخ بن باز شيخ عثيمين شيخ بن باز فرمي خواي پروردگار پیغمبری خدا صلی الله علیه وسلم افرتی حامله افرتی که حملیها بی افرتی که شیر بده لقل مسافر پیغمبری خدا صلی الله علیه وسلم یکسانی کردوه مسافر نوێژەکەی قەسر ئەکا بەڵام ڕۆژوەکەی بە قەزا ئەداتوە کەوا بوو ئەفەرمێ ئافرەتی حامیلەش
بنص حديثي في غمر صلى الله عليه وسلم أبي الروج وكالركن إسلامه أبي بقضاء أو روجوي بداتو منار مسألة تفاصيل عندي لما ذا بكان لين أجر ترسي من على كشي هبو ترسي خوي نبو أبي فديشي لسر بدا بلان فرم دكاي في غمر صلى الله عليه وسلم بأس لفديا كناكا كوابو الدباري كمو في غمر إخوة فرمي صلى الله عليه وسلم إن الله وضع عن المسافر نصف الصلاة والصوم وعن الحبلى والمرضع في غمر إخوة فرمي صلى الله عليه وسلم براسي إخوة پروردگار نوێنی نوێژی لەسەر کەسی مسافر هەڵگرتووی عنیم 4 رکاتی بۆتە 2 رکات بووی و ڕۆژوویشی لەسەر هەڵگرتو ئایا پرسیارەکە ئایا ڕۆژوو مسافر بە قەزای داتوە یانە نەسی ئاەتە ئیجماعی لەسەر حەدیثی پێغەمبەرە مسافر ڕۆژوو بە قەزا داتوە جا پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم هەروەها ئافرەتی عن الحبلى والمرضع فرمودەکەش فرمودەیەکی صحیحە و هەر 4 مەذهبەکەشەوە ئیمامە گەورانە و عولەما تعزش وكو باسم كالشيخ بن بازوان أفرمون أو الرأيي ألينا رأيكي مرجوحة أبيا بقضاء روجوكي بداتو خوا باداش يوبرها برز بداتو لا بابتك داري كريم الله مهر دينا من ممنوني سبرسيارة كيم خوش كسارة باب فرميت. السلام عليكم عم صالح. وعليكم السلام ورحمة الله وبركاته. أجر دنجي يرى نختي كذا أو أنا عزيتي يوبرها أنا أدم دنجا كي نختي باش ببيسم. فرمو سارة خان دەست خۆشی بەرنامەکە لەگەڵ مام فکر خوا پاداشی خێرت داتۆ سپاسی تەلەفۆنەکە تەکەم سوورەتی فاتحە مام پێش ئەوەی سوورەتی فاتحە بخوێنی ئەگەر بتوانی دەنگی تەلەڤیزیۆنەکەت کسکەی باش دەی کچی خۆم ئەگەر دەنگی ئێرەشم نەختێ دەنگەکە زیاد بکەن بەڕاستی یان ئەم مامۆسای بەڕێز ئەگەر گوێتان لە دەنگمە ئەم دەنگی هاژەی نەبکشێنەوە فەرموو کچی خۆم ئەو دەنگە نایەڵێ گوێم لێبێ الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. سارة دەستەکانت خۆش بێ من پێم باشە پێکۆ لە بسم الله الرحمن الرحیم و دەست پێ بکەین چونکە باش گوێم لێرە باش گوێم لە دەنگت نەبوو هاژەیەکە بوو چاکیان کرد خوای گەورە پاداشی خێریان داتۆ برایانە ئێستا لە بسم اللهەوە بۆم خوێنە بسم الله الرحمن الرحيم. ئەدە باشە پەلەمەکە هەر ئاەتێکت خوێن بۆستە تا من قسەیە بکەم باشە یەکەم کەڕەت پەلەمەکە باشە لە قورئان خوێندنە پەلە نەکە ئینشاءڵڵا 19 لە بسم الله الرحمن الرحیم ئینشاءڵڵا 119 حەسەنە خوای گەورە بۆت بنووسێ باشە بڵێ بسم الله الرحمن الرحیم ئەو سینەم بۆ دەرکە اینجا بسم الله باشە کچی خۆم دەی بسم الله الرحمن الرحيم. مالي الرحمن الرحيم أوا بسم الله الرحمن الرحيم. ده الحمد لله بخينا الحمد لله رب العالمين. باشا ده قلب براد بقرا الحمد لله رب العالمين بلي هاتولي بلي شاو رب دي الحمد لله رب العالمين. بخوا جوان خوين دس خوشي دي كم ادي اس دعاء وبخينو الرحمن الرحيم. مالي الرحماني يعني رحمن الرحيم نيا جا الرائج دوباره ما كرو بلي
الرحمن الرحيم. يسد شون أو كوتة ربي أم يجبل ني الرحمن الرحيم. الرحمن الرحيم. بتنها بلا نرة أوه. الرحمن الرحيم. الرحمن الرحيم. بلا انت مالي يكجار الرحمن الرحيم. دستك تخش دعاء وانبو بخيانه مالكي مالك يوم الدين. أميش وكو أو أي بيشو بلا يوم الدين يوم الدين. مالك يوم الدين. مي يوم الدين. يوم الدين. دسا كانت خوش داعي أوان بو بخينا رو. إياك نعبد وإياك نستعين. مالي بدو مالي بو نعبو. أي خوالي الرازي بو زين بو ألم بو من دوانيا برسيار مكر من يسا برسيار لتوكم ألم أرى سار علي بالي ألم دوانيا رمضان بو تولا ولا ماليش علي بو رمضان بو نعبدو إيدي. إياك نعبد وإياك نستعين. ما شاء الله توزور سريع لمن وري أقريد سكانت خوش بدعاء وبيخوان أبوهم اهدنا الصراط المستقيم. زور باش بو بس لو شئت تنقى نفسها أوسي مالي اهدنا الصراط أو موسى السري جوان خوان بيتا كانت نقوري اهدنا الصراط المستقيم. اهدنا الصراط المستقيم. خوالي الرازي بردوان به صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. دستا كانت خوش بيه بلا مالي صراط تا براخشك كان بينري بالريس تا وطا سارة تلفزيونك بينيت بلى تماشاك من بيتي طا وبيتي تا هردوك يداد زبانة دا بشتي أمدو دانت بيش زبانت ألم أط بلام زبان بو طا برزكم بو ملاجوم ألم صراط الذين صراط طا نتنا انجا أنعمت ملي أنعمت مش لي صراط الذين أنعمت صراط الذين أنعمت عليهم دايبهم خيرو داي ديار بو كوتاي هاد أو آيات أخير سارة پەیوەندەکەی پشڕا خۆی گەورە پاداشی خێری داتۆ لە ڕێگای پەیوەندی باقی برایان و خوشکانە ئاەتی ئەخیرمان بۆ ڕاست بکات و گوێمان لێ بگرێ. فەرموو مامۆستاگیان. مامۆستاگیان ئەگەر پەیوەندی نییە بە خوشکەهانە فرموا هنا. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. أنا كشي خوم قلت لدنك ما بجي تخوى باداش الداتو بلى دەنگی تەلەڤیزیۆنەکەت نازانم لەوە تێگەر کزت نەکردووە کزی کەوتدایەوە ئینشاءڵڵا بزانم چی ئەخوێنی پێکۆڕێنە خزمەتی قورئان. بەڵێ دەیفەرموو چی ئەخوێنی؟ سورەتی فاتحە. سورەتی فاتحای بۆ بخەنە سەر ئەو شاشە خوا دڵتان ڕوو ناکاتۆ ئێوەش براکان. دەی کچی خۆم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين
اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. صدق الله. أنا خان شوني باشي بس باشي ياخوا باش بي بس نختي بلد بو هانا تولى جيانا ولا اشتغان هروا بلا كي يعني يسا إشتيا هانا بله نختي بلد كرت والله ملا جيان تعالى وداي بلا كي يا بس أمره بلد بو لقرآن خوينك داي أبلا جوان خويندت بمرجك بلا نكي چونك لا بلا كردنتا بو نمونا للصراط يكي كان بتا خويندت إيسا لأولا بو براي خوتي بو خوين رب بلا مكا بلا بكي وازل لنا أنا ما قريت كارتك التوابيتوك موبايلك داخي داي بس داي لا بسم الله وجوانا يخويني ما شاء الله دس بيبكى بسم الله الرحمن الرحيم لا يبخينا الحمد لله رب العالمين. أزاينشي أنا بله. جوان يخويني من إنك بلام كوتاي بيتكاني كوتاي جوان دريكا ربي أو الشدية الحمد لله رب العالمين أوننا دعاء وبخنا الرحمن الرحيم الرحمن الرحيم دوباري كانوا الرحمن الرحيم برا بخنا مالك يوم الدين. مالي يوم الدين كسرك يوم الدين إياك نعبد وإياك نستعين. نعم مالك يوم الدين بودو بارب كربلا يوم الدين يوم الدين دستا كانت خوش بإيس إياك إياك نعبد وإياك نستعين. دستو خوش ببلام چی بو جاری که دوباره کرو إياك نعبد وإياك نستعين. هاو ولم چی جوان خوێندت من بۆ تۆ نا بۆ بینەر مەڵێن ئیاکە تۆ واد نەوت إياك نعبد وإياك نستعين دعاهم بۆ بخێنەرەوە اهدنا الصراط المستقيم. ئەمەیان دووبارە بکەرەوە اهدنا الصراط المستقيم. هانا بله بڵێ صی بڵێ صی سي سینا زبانت بەرز کەرە بڵێ صی صي ئەوەتانێ کەوا بۆ بڵێ ئێهدینە صی اهدنا الصي. ئەی خوالت ڕازی بێ اینجا بڵێ طا طا خۆ تو ئەوە جوانەی خوێنی کەوا بۆ ناڵێم ئێهدینە سیراتە ئێهدینە الصراط المستقيم دا ئێستا بۆم خوێنەوە اهدنا الصراط المستقيم. سادەکەتم بەدڵنەوە بڵێ ئێهدینە الصی زبانت بەرز کەرەوە کەمێ اهدنا الصي صی صي ئەوەتانی ئێهدینە الصراط اهدنا الصراط المستقيم. دوایەوە بخوێنە بەڵکم لەوە کە ڕاستی کەینەوە بڵێ صراطە صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. ئەوەی ئەخیر پەلەمەکە بڵێ ولا الضالين ولا قەڵەو ولا الضالين. هانا زبانت بدە لە دانەکانی بنەوە ولا اینجا هەواکە قەڵەوکە بۆ مەڵاژوو ولا ولا الضالين. ئەمە تەمرینی ئەوێ قەینا ئەگەر ئێستا نەتوانێت اینجا ئەو پیتە شەوێ 6 حرەکە درێژی کەرۆ بەلوتت هەناسە بکێشە بڵێ ولا الضالين ولا الضالين. دەستت ئەمەیان باشتر بوو مەدەکەت نەختێ درێژتر کەرۆ لامەکەی شەدەیە دەستت خۆش بێ خوا پاداشی خێرت داتۆ ئینشاء الله خوا بتگەڕێ بە ئەهلی قورئان فەرماوە سایگەن
كر خوشك مروة خوشك خوام خوشك مروة لك كلارة بافرميت. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. بخير ما مصاحبة سورة فاتحة. فرمو خوشي خوام. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. دەستەکانت خۆش بێ مەڕوە خان. یەک تێبینی بەسیط ئەویشی پەلە بوو کۆتایی کەلیمە هەوڵ بدە ینی نا ئەوە بێت دەنگەکە نەبیسرێت نەوەکو قەلقەلە بێ. تۆ ئێستا ئەلحەمدولیلا بۆ بخوێنەرەوە ئاەتی یەکەم. الحمد لله رب العالمين. بەلەمە ئەو نونە رب العالمين ئەو نونە ئەوەشت من قەناعەتم وایە خۆت نەختێ پەلە خوێندێت. دووهەم شت الرحمن الرحیمیشم بۆ بخوێنە دەنگی ڕائەکەم مەبەستە ئەو دەنگە الرحمن الرحيم. یا ڕەبی خوای گەورە پاداشت داتۆ زۆر باش خوێندێت. من هەر براو خوشکیە کە ئەی خوێنن خۆشحاڵم کە ئابە و شێوە کە ئێستا من پێم خۆشە هەموو جاروتوم کە برایە خوشکە باشەی خوێنێت ئێمەش بەدوای ئەوەی ناگەڕێگەر وەڵا بڵێ هەر بە زۆر تۆ قورسی کەی لەسەری. بەڵام بەعام ئێمە لە دەرسمانە مامۆسایان کەمێک کەمتر گرنگیە دەنە ئیستیعاذە و بەسمەلە. بیسمیللایەکەت دووبارە بکەرەوە چونکە من تاقیم کردەوە برایانش ئەخوێنن چونکە هەموو جار مامۆسا بۆیان ڕاست ناکاتەوە ئەوە هەر لەسەر ئەو پەلەکردنە ئەڕۆن. بیسمیللایەکەم بۆ دووبارە بکەرەوە. بسم الله الرحمن الرحیم. بسم الله الرحمن الرحيم. خوشکی خۆم کەوا ئەو تەکانانە تەرککە پیت ئەدەینە دەمیەکۆ. بسم الله الرحمن الرحیم ناڵێم بسم الله. دەستەکانت خۆش بێت جوان خوێندت تەلەبەت هەیە یا ئێستا خۆتە خوێنی؟ أخوانم لا مامۆستا. یا ڕەبی خوا پاداشی خۆت و مامۆستاکەشت داتوو. دەست خۆش ئەگەر قورئان هەمووی وەکو ئێستا بخوێنی فاتحات خوێن بۆ ئەو کاتە پێم خۆشە دەرزیش بڵێ تۆ ئینشاءالله. دەستت خۆش بێت. خۆشحاڵم دەستت خۆش بێت. خوشکی خۆم خوشکە شیلان لە هەڵەبجەی شەهید. خوشکە شیلان فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. دمي سورة الفاتحة بكون. فرموا شيخون. بسم الله الرحمن الرحيم. بسم الله الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. دەستەکانت خۆش بێ شیلان خان. پیتەکان یەک پیتت گۆڕی لە جای بڵێ سیڕاتە وتت سیڕاتە بەڵام ماندوو بوون و پەلەکردنەکەت وای کرد یعنی هەندێک سیفات
باش دەرنەچێ بۆ تۆ ڕوونە قسەکەم بەڵێ ماندوو بوون تۆ ئێستا تا سوورەتەکە پیتەکانت خوێندەوە پیتت نەگۆڕی تەنها ئەوە نەبێ صراط بڵێ لە جای بڵێ صراطە وتە صراطە ئەوە تەوان منیش لێرە ئامۆژگاریم بۆ هەموو بینەرێکە ئێمە برا بەڕێزەکانم خوشکەکانم ئەمە سوورەتی فاتحە چەند کەلیمەیەکە ئێمە هەموو ئەو حرفانە جگە لە ضادەکەی لە کوردی هەیە بمانەوێ یعنی با کاتێکی بدەین ئێمە نوێژ ڕوکنی ئیسلامە سوورەتی فاتحە نوێژ دروست نیە بەبێ سوورەتی فاتحە ئێستا کچی خۆم من با لەبەر بینەریش بێ با پێکوە لە ئەلحەمدولیلا و پێکوە بە هێواشی بیخوێنین من پەلەت نییە خۆ شیلان خان بەڵێ پەلەت نییە ئەتوانی یەکجار بیخوێنەوە پێکۆ بەڵێ دەی ئێستا لە ئەلحەمدولیلا بۆم بخوێنەوە باش بسم الله الرحمن الرحيم بخێن الحمد لله رب العالمين ئێستا کچی خۆم کەوا بوو گوێ لە برای خۆت بگرە مەڵێ رب العالمين ها کەسرەکە رب العالمين الحمد لله رب العالمين بڵێ ربي ئەو کەسرم بۆ درێژکەرەوە ربي شەدەیە رب العالمين الحمد لله رب العالمين پاشان دایەوە بخێنەوە الرحمن الرحيم دەست خۆش بێسەوە جوانە خوێنی بەڵام باشتر ڕائەکە نییە نەختێ قەڵەویەکەیت و دەنگی ڕائەکە الرحمن الرحيم نر الرحمن الرحيم دێکشی خۆم الرحمن الرحيم خوای گەورە پاداشت داتەوە دایەوە بخێنەوە مالك يوم الدين ها ئێستا من پەلەت پێوە دیارە تۆڵی چی مالکی یەومی الدین جوانە بەڵام ئەلیفەکە نەختێ بەرز کەرەوە کەسرەکانیش ما دوو حرەکە مالکی یەومی الدین یەومی مالکی یەومی الدین مالك يوم الدين کەمێ زیاتر مالی بڵێ مالیکی مالك خوا لێت ڕازی بێ دوایەوە بخێنەوە إياك نعبد وإياك نستعين ئەمە دووبارە بکەرەوە إياك نعبد وإياك نستعين کچی خۆم ئیاکە ئاگات لێ بێ بڵێ چی بە ئەوات بە نەبر دەنگ بەرزیەک ئیاکە ها تەماشا إياك نعبد وإياك نستعين تێگەشتی لێم إياك إياك نعبد وإياك نستعين دەستت خۆش بێ نستعين دوایەوە بخێنەرەوە اهدنا الصراط المستقيم ئەم ئاەتە ڕاستکەرەوە بڵێ اهدنا الصراط المستقيم اهدنا الصراط اهدنا الصراط المستقيم هەر ئەم ئاەتەش ڕاستکەینەوە ئیشێکی باشمان کردو پێکەوە ئەزانی قەلقەلەمانای چیە خوێندتە لە تەجوید بەڵێ حرفەکانی قەلقەلە چییە قوتب و والله قوتب و جەد دەستت خۆش بێت یانی چی قوتب و جەد ئەو پیتانەیە ئەڵێم بەڵام بۆ ها نابێ وا بڵێین ها گەروت قوڕکت کەم بکەرەوە بڵێ مەڵێ باشە ئەوە دەستان خۆش بێ خستانە سەر شاشەکە ئێمە لەم سوورەتی فاتحە زۆر براوە خوشک بینەری بەڕێز لەم ئاەتە ئەم چەند هەڵە ئەکەن ئەڵێن ئەکەن بە قەلقەلە ئەوە نییە ئەوە حرفی قاف تا با جیم دال ئەڵێم بەڵام ها لەوانە نییە کاوا بڵێم چی قوڕکم گەروم کەم ئەەکەمەوە اینجا یەکێکی تر لە هەڵەکانی ئەڵێن چی ئهدینە سی ئەوە ئسە سی اهدنا الصراط المستقيم نعلم اهدنا السي نايكم بسي صي نعلم صراط طا زبان برزة كما طا كاك طاها سورتي طاها طا
اهدنا الصراط المستقيم ناڵێ مستقيم مصنية مس ناڵێ مستا مستا تا كاولم چی ئەمە ناڵێم تەلەڤیزیۆن ئەڵێم تەلەڤیزیۆن تا وانە کاوا بوو ئێستا ئەوەم بۆ بخوێنە خوشی خۆم اهدنا الصراط المستقيم مەڵێ تا صراطە صراط دەستەکەت خۆش بێ ئەوەیە دوای ئەوەم بۆ بخوێنەوە صراط الذين صراط الذين أنعمت گەڕایتۆ سەری عليهم شیلان گەڕایتۆ سەری مەڵێ صراط الذين صراط الذين باشە من ئێستا تۆ ناوە شیلانە پێت بڵێم سیلان پێت ناخۆش نییە پیتەکە بگۆڕم ئەوەش سادە صراطە زبانت نەختێ بەرزکەرە بڵێ صراطە صراط الذين صراط الذين بردوام بە صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين دەستەکانت خۆش کاوە بێسە چیمان ماوە ئەنعەمتە نەختێ سەریع خوێندت ئەنعەمتە عەلەیهیم کەلیمەی غەیر کچی خۆم شیلان من ئەڵێم غا هەواکە بۆ دەرەوە هات غا بۆ بەسەرەوە بڕوا بڵێ غا غەیری المەغضوب عەلەیهیم تاوێن بۆ بخوێنەرەوە غير المغضوب عليهم دەستت خۆش بێت کەوا وت نەنە پەلەمەکە وتمان چی غا بەڵام وەلە ضالینیش تۆ بەتەنا بڵێ غا ئەوەتانی ئەوە زۆر جوان خوێنێت وەلە ضالینیش تەلەڤیزیۆنەکە بینی من ئەمە دانەکانمە ئەمیش زبانمە ئەم لاولای زبانم بدەم لە دانەکانی بن اینجا هەواکە بۆ سەرەوە ولا الضالين ئەتوانی بۆم خوێنیەوە بەس ئەوە ولا الضالين دەستت خۆش بێت تەمرینی لەسەرکە خوا خێرت بنووسێ سوپاسی پەیوەندەکەت دەکەم خوشکی خۆم خوای گەورە بەختەوەری دنیا و ئاخرەتت کات کۆتا پەیوەندیوانیە سەناخان فەرموو کچی خۆم سەناخان السلام عليكم ماما وعليكم السلام ورحمة الله وبركاته ماما يا سورة فاتحة فين بيكو أروينا خزمتي نيبرا كان فرمو سناخان ماما لسر شاشة كي يقول لي يقرين بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين سنة خواهي قرب پاداش خير داتو قل لدنگ ما والله بلا ماما لبر اوي السبي كوتا برنامه معنا جاء كاتمان زور كماوه بۆیە حەزەکەم سبەی لەوە چێ سوورەتی فاتحە بە وردی یەک جاربی خوێنمەوە بزانم لەکوێ خەڵکی هەڵەی تیاکە ئێستا ئەمەی تۆش با پێشەکیە بێ بۆ ئەوە لە ئەلحەمدولایەوە بیخوێنەوە بۆ بینە ڕاستیەکەینەوە باشە؟ ئەلحەمدوللای بخوێنە ئەلحەمدوللای ڕەب العالەمین پێتەڵێم و جاڵێم برایان خوشکان ئەو کەلیمە ئاگامان لێ بێت باشە دەی کچی خۆم دەست پێ بکە بسم الله الرحمن الرحيم دەی باشە ئێمە کۆتا پەیوەندیە لەگەڵ تۆیە تەواویەکەم سەناخا نەزانێمە چیمان کرد وتمان بسم الله باەکە درێژکەرەوە بی
بس لێو ئەبێ بێتە خوارەوە بیس ئەو سینە لە پاکێتە پشتم دوودانەوە بیس ڕا پیتی ڕا تەلەڤیزیۆنەکە بینیت بەڵێ بەڵێ زبانت بە ئاوا ڕاست نەبێت بۆ تۆ نام بۆ بینەر ئیشەڵا ئەم خێرە بۆ هەمومان بێت تۆ بەشداری تایە ئەم زبانم ئەوە نەختی ئەم لاولای بەرزەکەمەوە ئەنجا ئیدەم لە مەڵاژوم ئەوە کەوا بوو ئەو هەواکە لەو بینەوە دەرەچی ئەڵێم چی ئەڕ بەتەنا بڵێ ئەڕ بسم الله الرحمن الرحيم ديكشي خوم بسم الله الرحمن الرحيم ديدا سكانت خوش اسأل الحمد لله بخينا الحمد لله رب العالمين دست خوش بي يسا كواب ملا بسم الله شي مانو تبينرا وتمان ملن بسمي دم دانا خم ملن بسم الله بس سينا كنالم بس كاب او مان يسش دست خوش بجوان خويندت بلام لم آياته اويك خلق لي رب العالمين رب بي رب العالمين دعي يوم خيانو كشي خوم رب العالمين دعي او آياتي دعي او ويبقى نسر الرحمن الرحيم جاريكي كش الرحمن الرحيم دست خوش بي راك يسا جوانا بلام چي زبان زور برز ما كرمال الرحمن الرحيم جوانيش خويندت باب زاني بس من الام بينر باب زانين زبان اگر والي بكين راس بيدين لما لاجمان ابي هلايا اگر زور بي بما دوالم بوني لوتي ليديت الرحمن الرحيم دست خوش بك چي خوم دعايا وبخينو مالك يوم الدين جاريكي كش مالك يوم الدين واتي اقم علي مالكية جاي كروليك مالك يوم الدين يوم الدين ديك شيخوم مالك يوم الدين ام جارش مالك يوم الدين دعاء او بخيانو دي ديار بو بخنا سر شاشة بخوا قرآنك إلانية إياك نعبد وإياك نستعين دسا كانت تقول بس كلمين نعبدو بتناب خيانرو نعبدو يك جاريكا نعبد قوم لي نبو نعبد دسا تقول من أزاين شي سنة تو درس خواني إنه والله ما مصر باورد بي زين دلن بچي خوش بو كتو خوندت زانين تو هول أدي فير بيت وايا قسكم بله هول أدي فير بيت إن شاء الله باشش فير أبوي كابو يسوت بس كلمة هالم بو دو بو هلا كردائي خوانا الأوشتا بو إن جالم يكو يك دو نعبدو إياكش آوا إياك ديك شيخوم إياك نعبد وإياك نستعين ده توايك دعاء وبرو اهدنا الصراط المستقيم يك جاريك شنك اهدنا الصراط المستقيم دست تخوش بي آياتي دعاء صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين بس بتنابل غير يعني قليك إيسا ولا الضالين كشي خوم بوتو بوها مو بينرو كوتاي برنامجكيا ولا الضالين أجر بيتو إيسا بعد اسم ببين شنجار دوباره ام كرو ام هلا زور دوباره ابيتو سنتو ام دقل قلمانه باشا اما زبان ما همو زبان اما دانا كان اما ملاجومه ليره ولا كوتاي وادا لكاكي لكان اوانيا كلي ادا ليره وبال اني او ارواد او استطاله او تريا او دنگه او
ولا الضالين ئێستا بۆم خوێنەرە سەنا دەی پەیوەندیەکەی پشڕا خوای گەورە پاداشی داتۆ بەڕاستی دیار بوو هەوڵی دابوو جوان خوێندیوە مامۆستایان کاتی بەرنامەم تەواو بوو وایە خوای گەورە پاداشتی ئەم برا بەڕێزانەم بداتەوە کە من پێم وابوو لە ماوەی ئەم بەرنامە هەر برایەتی و خۆشەویستی و هاوڕێتیشمان زیادی کردە ترسم دوای ئەم بەرنامەی تر ناتوانین لە یەک بپچڕین هە دوعای خێر بۆ یەک بکەین و بیان بینین و سەلامان لێ بکەن و سەلامیان لێ بکەین یەک مانگە عەزیەتیانە دەم خوای پەروەردگار عەزیەتی دین و دنیایان لەسەر هەڵگرێت ئەم برایانەی کە لە پشتی کامیرەوەن کۆنتڕۆڵ ئەم برایانە بەڕێز برایانم خوشکانم بینەرانی بەڕێز لە کۆتایە داواکەم لەخوا بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی خوای پەروەردگار لەو کەسانەمان نەگێڕێ کە قورئانە خوێنن و قورئان نەفرینیان لێکات خوا بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی بە ڕەحمی خۆی هەمومان بپارێزێ ئەم دینە بەکار نەهێنین بۆی دنیامان دەستکەوێت خوا بۆ خاتری ناوە پیرۆزەکانی خۆی بەشی نەفسی خۆمان لە عیبادەتمانە دەرکەین عیبادەتمان تەنها بۆەوە بێ خۆمان بۆ خوا دەلیلکەین خوا بۆ خاتی ناوە پیرۆزەکانی خۆی وامان لێ بکە ئیش نەکەین بۆ ئەوەی کە بۆ شۆهرەت و ناو و ناوداری خۆمان لەوانەمان نەژمێرێ بەهۆی ئەو شتانەوە کردەوەکانمان لە قیامەتە لای خوا نرخی نەبێت خوای پەروەردگار بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی پاداشتی هەمووتان بداتەوە بینەرانی بەڕێز ئەو برایانەی ئەو خوشکانەی پەیوەندیان کردو ئەوانەی وەرگیراون ئەوانەی پەیوەندیان وەرنەگیراوە داوای لێبردویان لێکەن کە عەزیەتمان داون ماون لەسەر خەت خوای گەورە بۆ خاتی ناوە پیرۆزەکانی خۆی هەر برایە کێشەی هەیە هەر خوشکێک کێشەی هەیە هەر ماڵی کێشەی تایە نەخۆشیە نەبوونیە ناڕەحەتیە کەسێکیان دوور و دەربەدەرە کەسێکیان لە زیندانە خوا کێشەی هەموو لایەکمان حەلکات لە مردووی هەموو لایەکمان خۆش بێت عاقبەتمان بەخێر بگەڕێت خوا بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی عزەتی ئەم میلەتە بگەڕێنێتەوە بەم ئیسلامە ئیسلامیش عەزیز کا بەم میلەتە خوای گەورە بۆ خاتری ناوە پیرۆزەکانی خۆی ئەو کەسانی ڕەمەزانیان گرت خوا ڕەمەزان لە هەموو لایەکمان وەربگرێ ماندووبوونمان بۆ نەمێنێتەوە ئەوانەی ڕەمەزانیان نەگرتووە داواکەم لەخوا بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی خوا هیدایەتیان بدات تۆبە بکا بە قسمەتیان بگەڕێنە دواوە چونکە لە ڕەمەزان و پاش ڕەمەزانی شێمەرەی خوای گەورە بپەرستین ئەوانەیشی کە لە ڕەمەزانە تۆبەیان کردووە پاش ڕەمەزان داواکەم بەردەوام بن و خوا ئیستقامەیان پێ ببەخشێ خوای پەروەردگار بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی ئەو کەسەی کە خراپەکارە دەستی لە خراپەیە خوا تۆبە بکاتە قسمەتی ئیسلاحی کا ببێ بەمای خێر بۆ میلەتە ئەوەی دوژمنی ئەم میلەتێ و شایستە نییە خوای پەروەردگار بەوەی کە مستحقە خوای گەورە دای بەزێنێتە سەریا اللهم آمين أقول قولي هذا واستغفر الله لي ولكم سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك والسلام عليكم ورحمة الله وبركاته الذين آتيناهم الكتاب يتلونه حق تلاوته أولئك يؤمنون به ومن يكفر به فأولئك هم الخاسرون